هەر کات چوویتە شاری ناشڤیل لە ویلایەتی تێنسی لەفە بەلەزەتەکەی فاتمۆس لەبیر مەکە. دەتوانی لەفەیەک بە تام و لەزەتی تاران لە ئەمریکا بخۆی. ئەم پیاوە لە تارانیش ئەم کارەی کردووە. لە ئەمریکاش شوێنی هەمان کارداری کەوتووە. 33 ساڵ لەمەوە بەرهاتم بۆ ناشڤیل و برسیم بوو. چین بۆ چێشخانەیەک بۆ ئەوەی هەندی هەمبەرگر بخۆین. کەمێک هەمبەرگری تیادا بوو. بە هاوژینەکەم وت من هەمبەرگرێک دروست دەکەم وەک ئەوەی لە ئێران دروستمان دەکرد. خواردنێکی بەلەزەتیان دەدەمێ کە دڵخۆش بن بە چۆنێتی خواردنەکە و نرخەکەشی. خواردەمەنی خێرا لە ئەمریکا ڕەواجی خۆی هەیە. بەڵام ئەم هەمبەرگرە گرەوی خۆی بەوە بردوێتەوە کە بە تازەی دروست دەکرێت و مشتریەکانیشی ڕاهاتوون ماوەیەک لەسەر داواکاریەکانیان بوەستن. خەڵکی تاراوگەنشین زۆربەی شتەکانیان بەشەکن لە یادەوەری و چیرۆک. ناوی فاتمۆسیش هەروە بووە. لە ئەمریکا ناوی محەممەد مۆی بۆ بەکار هاتووە. یەکێک لە هاوڕێکانم پێیوتم پاشگیری مۆ بەلەفەکەوە بکە ناوی بنێ فاتمۆس. وتم فاتمۆس وتی بڵێ ئەوە ناوێکی ناودارە. خواردنی زۆر دەدەیت بە خەڵکو و قەڵەویان دەکەیت. منیش بە پێکەنینە وتم نامەوێت قەڵەویان بکەم. لە ئەمریکا ئەو چێشخانانەی کە ناوبانجیان هەیە لەشکرێک لە خەڵکی لە پشتە. ئەم پیاوە 70 ساڵەیە 13 بەشی لە ناشڤیل کردوتەوە. بەڵام وە خۆیڵێ تەنیایی ڕێگر بووە بۆ پەڕینەوەی بە ویلایەتەکانی تردا. ڕەنگە شتێکی باش بێت بەڵام من بەرەو پیری دەڕۆم. 70 ساڵم ناتوانم بە دوای کارەکەم بکەوم و فراوانتری بکەم. بەڵام یارمەتی دەردەبم بۆ خەڵکی دیکە ئەگەر لقی فاتمۆس لە شوێنی دیکە بکەنەوە. لە شاری ناشڤیل لە تەنیش شوێنە جیاوازەکانی خواردەمەنی لەفەی ئەم پیاوە تارانیەش دەنجی دلێرە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا. شاری ناشڤیل لە ویلایەتی تێنسی.